دواوانە لە کۆرسی ژینەلۆژیای ئەخلاق لەبارەی پەیوەندی ئاین و دەوڵەتە لە لای هیگڵ کەوان بە پێچەوانەیە و تەسەورانەی کە ئێستا هەیە لای هیگڵ ئاین دەوڵەت فۆرمی خۆی لە ئاین وەردەگرێت یعنی ئاین ئەوەیە کە دەوڵەتی لێ دەکەوێتەوە و بەبێ ئاین دەوڵەت جەستەیەکی مردووە لەبەرەوە لای ئەو ئاین ئەوەیە کە ڕۆح بەبەری دەوڵەتە دەکات ژیانی بەبەرا دەکات بەڵام زانین ئاین لەکوێوە ئاوایە ئەو ئاینەی کە ئەو باسی دەکات مەبەستی لە ئاین چییە و چۆن ئاین ئەم ڕۆڵە گرنگەی هەیە لەناو دەوڵەتە کە ئەساسی هەر دەوڵەتێکە کە ئەو دەوڵەتە تایە ڕوح حکم بکە تەواو ئەو دەوڵەتەش کە تایە ڕوح حکم دەکات دەوڵەتێکە دەوڵەتی نەتەوەیەکە و ئەو نەتەوە ناوەڕۆکی دەوڵەتەکە ئەوە دەوڵەت فۆرمەکە لە فۆرمەکانی دەرکەوتنی نەتەوە وەکو هەر فۆرمەکانی تری کە هەیەی وەکو ئاینیش خۆی فۆرمەکە لە فۆرمەکانی موەسسەی دینی هونەر و وێنەکانی تریش جا بەر لەوە سێ شدەیە کە لای هیگڵ گرنگن لە مەوزوعی دەوڵەتە هەر سێکیشیان بە گزارشکردن دەزانێت لەو حەقیقەتە خوداییەی کە لە گەردوونە بەڵام ئەم حەقیقەتە خوداییە ئالێرا لە ناو تەبیعا بەرجەستە نابێت شێوەگیر نابێت لە ناو گیانی مرۆییە و لە ناو تاریخە شێوەگیر بێت یعنی پلانەکە بۆ ئەوەی پلانە گەردوونیەکە ئەو پلانەی کە خوددا حکمی گیانی پێدەکا و حکمی گەردوونی پێدەکا بۆ ئەوەی جێبەجێ ببێت و ئەم پلانە لە ناو گیانی مرۆییە گیانی ڕۆح نەک گیانی تەبیعە لە ڕێگەی ئیرادەی ئینسانەوە جێبەجێ بێت و بۆ جێبەجێبوونی نەتەوە پێویستە و دەوڵەتیش پێویستە کەواتە لێرەوە لای ئەو هەم فکرەی نەتەوە هەم فکرەی دەوڵەتی هەردووکیان چین فکرەیەکی عەقلی یعنی فکرەیەکی ڕاگوزەر نییە شتێکی ڕاگوزەر نییە بێت و بڕوە فکرەیەکە لەناو عەقڵا هەیە وەکو یاسا ئەخلاقیەکان وایە ئەم فکرانەش لەناو عەقڵا هەن تەوان وتمان دەوڵەت لە بەرهەمی یەکبوونی ئیرادەی خودی و ئیرادەی کولی کاتێک ئەم ئیرادەی خودی لە ناو تاکە لەگەڵ ئیرادەی کولیە ینی ئەوەی کە دنیاییە لەگەڵ ئەوەی کە خوداییە دەکەونە ناوام یەکبوونەوە لە ناو میلەتێکە تاکەکانی هەر میلەتێکە ئەوە کۆمەڵە دەرکەوتە دەردەکەوت ئەوانش کە دەردەکەون هەمووی گزارشتن لە چی لەوەی کە ئەتایی خوایە لە ناو ئینسان یەکێک لەوانە ئاین یعنی ئاین بەرهەمی یەکبوونی ئیرادەی خودی و ئیرادەی کۆییە بەڵام ئیرادەی کۆیی لە ڕێگەی ئیرادەی خودیەوە خۆی وەدی دێن ئەو فکرە ئەو پلانە لەمەوە وەدی دێن یعنی بۆی پلانەکە وەدی بێت ئەو پلانەی گیان بۆ ئەوەی عەقڵ حکمی گیان بکە دەبێت ئیرادەی کولی لەگەڵ ئیرادەی جوزئی ببێتەوە بە یەک تا ئەوەی کولیە لەوەی کە مادی و جوزئیە شەوە بگرێت یعنی بەر لەوەی لە ناو گشتە ئەوەی کە کولیە ئەم ئەوەی پلانەکە دەرکەوێت دەبێت لە ناو تاکەکانە ئەمە ڕوودا ینی ئەوەی کە جوزئیە لەوانە لەگەڵ ئەوەی کولیە یەک بگرێت تاوەکو نەتەوە بێتە ئاراوە نەتەوەش خۆی چییە یەکگرتنی یەکبوونی ئەم دوانەیە ئیرادەی کولی و ئیرادەی هەمەکی بەڵام لە ناو نەتەوە
ئیرادە هەمەیەکە ئاشکرا دەبێت بەڵام لە ناو تاکەکە ئیرادە بەشەکەکە دیارە ینی ناتوانین بە ئاسانی پێی بە ئیرادە کولیەکە بەرین لەبەرەوە تا بازنەکە فراوان تر پێی زیاتر دەتوانین دەرک بە پلانەکە بکەین تاوان بۆ ئەوەش بازنەکە فراوانتر بێ کەسێک دەتوانێت مرۆڤێک دەتوانێت ئستعدادی ئەوەی پیا دەبێت یا توانای ئەوەی پیا دەبێت کە ئەم پلانە لە ئاستا هەمە کێفراوانەکەی ببینێت کە چەند لەگەڵ ئیرادە کولیەکە یەک بگرێت ئیرادە جوزیەکەی ببێتەوە بە یەک ئەوەندە قودرەتی دەرکردنی بە پلانەکە زیاد دەکات بە معنایەکی تر ئەوەندە پلانەکە خۆی بۆ ئاشکرا دەکات یعنی لە ئاستێکی فراوانترا پلانەکە دەبینێت فەرزەن لە ئاستی دەوڵەتە پلانەکە دەبینێت دواتر لە ئاستی نێو دەوڵەتیە لەناو مێژووی گیانە پلانەکە دەبینێت وە دەشکرێ ینی لەوانەیە بچێتە ئاستێکی فراوانتریش لە گردوونە پلانەکە ببینێت ئەمە بۆ حکمی ئەوەی هەتاییە لە ناو ئینسانە وجودی هەیە و ئینسان دەتوانێت ڕەبت بێ پێیەوە ئەمە ممکن جا لێرەوە ئاین یەکێکە لە دەرکەوتەکانی ئەم یەکبوونە دوای ئاینیش هونەر دەرکەوتەیەکی تری ئەم یەکبوونەیە دوای هونەریش فەلسەفە دەرکەوتەیەکی تری ئەم یەکبوونە تەبان ئەمە لە ناو میلەتەکانە چەند ئەوەی خودی و تاکە کەسیە گشتی ببێتەوە ئەوەندە لە هونەر لە ئاین لە فەلسەفە ئەمە ئەو ڕۆحە کولیە دێتە ئاراوە ینی ئاین لە ناو ئەو میلەتە لە ئاستێکی باڵا دەردەکەوێت بیرکردنەوە و فەلسەفە لە ئاستێکی باڵا دەردەکەوێت هونەر لە ئاستێکی باڵا دەردەکەوێت بۆچی؟ چونکە لای هیگڵ ئاین بەرجەستەبوونی ئەو ڕۆحەیە لە خۆیە و وەک خۆی یعنی لە ئاینە ئەوەی کە شخصی و خودی و دنیایی و ڕابوزەرە مادیە یعنی ئەوەی کە جزیە یعنی ئەوەندە نەفی دەبێتەوە کە ئەوەی جزئیە دیار نامێنە لە واکە کولیە یعنی وەکەوە وایە هەر ئەوەی کولیە بوونی هەبێت ئەوەی هەمەکیە بوونی هەبێت یعنی ئیرادەی هەمەکی ئیرادەی خودی بە تەواوەتی لە ناو ئیرادەی کولیە ون دەبێت بەڵام لە هونەرە تەمان ئەلێرا کە ئەمون بوونە ڕوودەدا ئەوەی لە ناو گردوونە حەقیقەتە چی دەبێت ئاشکراتر دەبێت لەوەی کە ئەگەر بێت و ئەوەی کە دنیایی و مادیە زیاتر تێکەڵی بێت یعنی لێرە ڕۆح نزیکتر لە خۆی ینی لێرە ڕۆح لە دەرکەوتنیا وەکو وایە دەرنەکەوت بێ هەر خۆی حازر بێت نەک لە شتێکی ترا دەرکەوت بێت ئەمە وەکو وایە کە لە تەسەوفا پێی دەڵێن ڕەنگی شەرابەکە و جامەکە هەمان ڕەنگە ینی شەرابەکە لەگەڵ شوشەکەی کاینەکەی تێدەکرێت ڕەنگەکەیان یەکە بۆیە کە سەیری شوشەکە دەکەی نازانی شەرابی تایە یا تایە یا کە سەیری شەرابەکە دەکەی نازانی لە ناو شوشایە یا لە ناو شوشە نیم ئاوای لێدێن بۆچی دین چونکە دین لە ئاستە تەواو ڕوحیەکە ڕوحتیایە خۆی ئاشکرا دەکات تەمان بە پێچەوانەی ئەوەوە هەر ئەو حەقیقەتە خواییە ئەوەی خوداییە لە هونەرا بەرجەستە دەبێت بەڵام لە هونەرا خوددا تەمان لە بیترە لە ئاینە ئەوەی ئەو حەقیقەتە گردوونیە کە هەیە ئەوەی حەقیقیە لە گردوونە یعنی حەقیقەتی حەقیقەتەکان ئەوەی هەموو حەقیقەتێک بەو حەقیقەتە لە ئاینە لە شک وێنا دەکرێت لە شقلە زەینیەکە یادەر دەکرێت یعنی دەبێتە بابەتی تەسەورکردن لێرە تۆ لە دینە دین مەیدانێکە بۆت ئەوەی کە ئەو حەقیقەتە کە حەقەتی حەقەتەکانە تەسەور بکرێت
بەڵام هونەر بۆ ئەوەیە هونەر کاتێککە دەرکەوتەی ئەوەیە کە کولیە یەچی دەگا ئەو حەقیقەتە کە حەقەتی حەقەتەکانە لەوە بەرجەستەی دەکا شێوە گیری دەکا نیشانی دەدا کە چییە کە بینراوە هەستەکیە تەمان ئەوەی هونەر دەیکا هەر دەبێ هونەر تعبیر نابێت لەژێر حکمی ئیرادە خودیەکە لە تاکە کەسێکە یعنی گزارش لە واقعی مادی تۆ بکە ئەم هونەرەی کە گزارش لە واقعی مادی تۆ دەکا هونەر نییە ئەمە دوجار دەبێتە جۆرێک لە کۆپیکردنی واقعات بەڵام ئەوەی کە دێتە ناو هونەرێکی ڕاستەقینەوە ئەوە نییە کە لێرەیە ئەوە نییە کە لێرەیە ئەوەیە کە لەوەیە ئەوەیە کە لەناو عالەمی حەقەتەکانە ئەو حەقیقەتە لێرەوە دێت چی دەبێت لەوەی کە بینراوە لە عالەمی هەستەکیە خۆی ئاشکا دەکات تەمەنە دەڵێ بینراوە بیسراوی شەر وایە تەمان مۆسیقا وێنە ئەوانەیە کە بواری هونەر یعنی هونەر ئەو کاتە دەبێتە زەمینەیەک بۆ دەرکەوتنی حەقیقەت تەمان ئایدگەر لێرەوە هونەر بەچی بەوە دەزانێت کە شوێنی ڕوودانی حەقیقەتە ڕوودان یا وشە ڕوودان یا ڕووداو لە کوردیا وشەیەکی زۆر دقیقە ڕوودان یعنی ڕووی خۆی دەدات یعنی ڕووی خۆی ئاشکرا دەکات یعنی حەقیقەت لە ناو هونەرە ڕوو دەدات ڕووی دەدات یعنی ڕووی نیشانی ئێمە دەدات تەمان دواتر باسی فەلسەفە دەکات کە ئەویش هەر بەرهەمی ئەوەیە کە ئیرادەی جزئی و ئیرادەی کولیە یا ئیرادەی جزئی و ئیرادەی کەسی و ئیرادەی عەقلی ئەی فەلسەفە چیمان بۆ دەکات تەمان فەلسەفەش هەر پەیوەندی بەو عالەمی حەقەتەکانەوە وەڕ پەیوەندی بەو حەقیقەتە باڵایە وایە کە هەموو حەقیقەتەکانی تر لەسەر ئەساسی ئەو لە ئاران لەناو فەلسەفە حەقیقەت دەبێتە بابەتی بیرکردنەوە لەوی تریا لە ئاینە دەبێتە بابەتی وێناکردن لە هونەرا دەبێتە بابەتی هەستەکان لە فەلسەفە دەبێتە بابەتی بیرکردنەوە جا ئەوەی گرنگی ئەم لێرە پێدەدا بە نسبەتی دەوڵەتەوە ئاینە چونکە ئاین بە ئەساس بەو دەرکەوتە ئەساسیەی دەوڵەت دەزانێت یعنی ئەگەر ئاین نەبێت دەوڵەت ناتوانێت بناغەکەی خۆی دامەزرێنێت بۆچی ئاین نەبێت دەوڵەت ناتوانێت بناغەکەی خۆی دامەزرێنێت چونکە دەوڵەت دەستوری هەیە دەستورەکەی ناتوانێت ڕەوایەتی وەرگرێ لە هیچ شتێک دەبێت تەنها لە شتێک نەبێت کە خوداییە ینی دەبێت تەنها لە شتێک ڕەوایەتی وەرگرێ کە لە خۆیەوە بۆ خۆی ڕاستە قانون ئەگەر ڕەوایەتی وەرنەگرێ قانون دەبێت ڕاست بێتە ڕەوا بێت دەستوری دەوڵەت دەبێت ڕاست بێتە ڕەوا بێت ئەلەکیەوە ڕاستە دەبێت ئەم ڕاستی بوونەی لەو ڕاستیە گردونیەوە وەرگرێ و ئەمەش تەمان لەکوێوە وەری دەگرێت لە ئاسمانەوە نایە بۆ ناو دەوڵەت ئەمە لە ڕێگەی ئەو تاکانی کە ڕەبتن ئیرادە شەخسیەکەیان ڕەبتە بە ئیرادە عەقلیەکەوە لەبەرەوە ئەو دەستورە بەر لەوەی دەستورێک بێکە دەوڵەت ئەترافی پێ بکە و پێناسەی بکە و بیکاتە دەستوری خۆی دەبێت بەر لەوە ئەو دەستورە لە ناو چی هەبێت لە ناو تاکەکانە هەبن ینی بنەمای ئەو دەستورە دەبێت لە ناو تاکەکانە هەبێت ئەی بنەمای ئەو دەستورە لە ناو تاکەکانە لەکوێیە لە ناو ئاینە و ئاین لێرە ئیمانە و لە عین کاتە تەسەورکردنە تەسەورکردنی ئەوەیە کە لە ناو گردونە حەقیقەتی ڕەهایە ئەلێرەوە هیگڵ دەڵێ تەسەوری میلەتێک بۆ خودا و بۆ حەقیقەت ئەم تەسەورەی وای لێ دەکا کە شێوازی دەوڵەتەکەی دیاری دەبێت بۆ نمونە ئەگەر وا تەسەوری خودا بکرێت کە خودا حەقیقەتێکە لە دەرەوەی
مادەیە نایەتە ناو مادەوە و هیچ ڕەبتێکی بە دنیای مادیەوە نەماوە دەستی لێ بەرداوە ئەم دنیاە بۆ خۆی دەڕوە کاتێک ئەم تەسەورە دێت بەم تەسەورەوە دەوڵەت دادەمەزرێ ئەوە دەوڵەت شقلێک وەردەگرێت جیاوازە لەوەی کەوا بیر بکرێتەوە لە خودا کە خودا حکمی عالەمی مرۆیی دەکات و حەقی هەیە بەسەر ئەم گیانەوە ئالێرا ئێمە دوو شێواز لە دەوڵەتی جیاواز دەبینین تەبانە هەندێک شتێ باسی دەکات مۆزۆی جاکردنەوەی دین لە دەوڵەت تەبانە فکرەیە لە ئاساسەوە بەحەسەبە هیگڵ فکرەیەکی کاتۆلیکیە ئەن کاتۆلیک پێ وایە ئەم دوانە دەبێت جا بکرێنەوە بەڵام پرۆتستان پێ وایە ئەم دوانە نابێت جا بکرێن وە مەوزوعی دین لای هێگڵ نابێت لێمان تێک بچێ مەوزوعی ئاین عیبارەت نییە لە مەزهب و عیبارەت نییە تەنانەت لەو فۆرمە جوزئیەی دین کە هەیە لە ناو مەزهبەکان یعنی ئاین ئەو پرسانە دەیەنێنێتە ئارەوە کە ئینسان لەبارەی بوونەوە هەیەی و لەبارەی حەقەتی بوونەوە هەیەی لەبەرەوە ئەمە ئاینێکە بەل لە ئاینەکان ئاینێکە بەل لەوەی کە لە ئاینە جوزیەکان و ئەم ئاینانە هیچ نین جگە لە دەرکەوتنی فۆرمگرتنی ئەو ئاینە کولیە و ئەوەی تاکەکان دەخاتە ناو ئەم جۆرە لە ئاینەوە ئەوەیە کە ئیرادە جوزئیەکەیان یەک دەگرێتەوە لەگەڵ ئیرادە کولیەکە تەبان بۆچی بزانین ئاین لای ئەو ئەم گرنگەی هەیە و بۆچی ئاوا دەبینێ هەڵە کەسێکە بەم معنایە بیل لە ئاین دەکاتەوە و عاشقی ئەو حەقەتە دەبێت کە لە گەردوونە هەیە و ژیان لە ڕێگەی ئەو حەقەتەوە دەبینێ ئەو کاتەوای لێ دێ ئەوەی کە دنیاییە لە لای فەرامۆشی دەکات یعنی نایەوێ ئەسڵەن ئەوەی دنیاییە مەشغوڵی بکات بەوەوە کە ئەو لەو حەقەتانە ڕامێنێ و جگە لەوە ئەو دەڵێت لە ڕێگەی قوربانیەوە قوربانی گزارشتە لەوەی کە ئەم کەسە لە موڵکیەت خۆی گرتوێتەوە یعنی بە معنایەکی تر ئەو کەسێکە ڕەبتی بە موڵکەوە نیە یعنی موڵک وەکو شتێکی جزئی من نەفی دەبێتەوە لەوەی کە چییە لەوەی کە کولیە فەرزەن قوربانی چییە قوربانی موڵکێکی شەخسیە دەکرێتە موڵکێکی گشتی موڵکێکی شەخسیە لە موڵکێتی دەخی لە ڕێگەی قوربانیەوە لە موڵکێتی دەخی و ئەمە نەفیکردنەوەی موڵکێتە قوربانی گزارشتە لەوەی کە تۆ دەڵێ من ڕەبتم بە موڵکێتەوە نیە قوربانی یانی ئەوەی کە تۆ دەڵێ من موڵکم نییە و موڵک بۆ من نابێت ئەلێرەوە تۆ ئەوەی کە دەرەکیە لە ناو دینە ئەو کەسێک کە بە معنایە کەسێکی دینیە و لە حەق دایما لە ناو عشقی ئەو حەقیقەتانایە ئیترەمانە لە ڕاستیە معنایە نامێنێ ئەوە جوزیە معنای نامێنێ لەلای یعنی لەش تەواو پەتی دەبێتەوە یعنی ئەو کاتە تەواو ئەلێرەوەیە ئیرادا کولیەکە و ئەوەی کە کولیە بەردەوام ئەوە لا خەیاڵیەتی ئەوە ئامادەیە و ئەوە حەزوری هەیە ئەوەی شەخسیە ئەوانە چییە ئەوە هینی نامێنێ ئیتر هیچ کاریگەریەکی نامێنێ لەسەرەوە ئەلێرەوە ئاین دەبێتە ئەساسێک بۆ دەوڵەت بۆچی چونکە لە ناو دەوڵەتە ئەوە ڕێک دەخرێکە جوزیە ئەی کاتێ تاکەکان ئەوەی کە جوزئیە مەیلیان بۆی نەبوو ئەو کاتێتر دەوڵەت فعلەن دەتوانێ ئیشی خۆی بکات بەڵام کاتێ دەوڵەت کاتێ تاکەکان ئەوەی کولیە لەبەر ئەوە ویستیان بۆ ئەوەی جوزیەکەیان بۆ دەستەبەر بکە یعنی دەوڵەتیان بۆ ئەوە ویستاوەکو پێداویستیە جوزیەکانیان بۆ دابینکە نەک پێداویستە جوزیەکان بۆ ئەوە بەیە کە ئەمان بتوانن ئەم دەوڵەتە دامەزێنن لە دامەزان نابیێنەوە
کاتێک ئاوا ئەمە پێچەوانە دەبێتەوە و کاتە ئیتر تۆ پێویستت بەهێزە بۆ ئەوەی چی بکەیت بۆی حکم بکەیت بەڵام لەو دەوڵەتە کە کەسەکانی بەم معنایە خواپەرستن ئەو کاتت دەوڵەت تەنها ئیشی ئەو نظامەیە کە تەداول بەمە دەکا کە ئەمان دەکەنە قوربانی یعنی لێرە جۆرەکە لە تەداولکردنی ئەوەی کە ڕاگوزەر و دنیاییە بۆەوەی بگاتە هەموو شوێنێک ئەو کاتە دەوڵەت لە جاتیەوەی فشار بخاتە سەر خەڵک ئەمەی لێسێنێ ئەمە خۆی دەچێتە دەوڵەتی تر فشاری دەکەوێتە سەر بۆی ئەمە دابەشکان ئەلێرەوە شتەکان پێشەوانە دەبنەوە ئەلێرەوەیە کە ئەو دەڵێ ئاین ئەساسی دەوڵەتە و ئەو تەسەورانەی کە ئێمە بۆ حەقەتە گەردوونیە و بۆ پلانەکە و بۆ بوونی خۆمان هەمانە و کاتێک ئێمە بم تەسەورانەوە بیل لە ڕێخستنی ژیانی خۆمان دەکەینەوە ئەو کاتە بە شێوازێک سیستەمێک دێنینە ئاراوە بۆ بەڕێوەبردنەکەی کە لەگەڵ ئەوەی کە ئەو تەسەورانەی هەمانە لەبارەی حەقیقەتەکانەوە یەک نەکەر ئەوە هونەرەکەت هەر بامانشەوە ئەقسادەکەت هەرچی ئەوەی ڕەبتە بە دەوڵەتەوە کۆ دەبێتەوە نظامی کۆمەڵایەتیت نظامی اقتصادیت فلان فیسارێک هەمووی ئەو بەو شکلا ینی فۆرمێک وەردەگرێت کە هەمووی ڕەبتە بەو بنەمایەوە بە یەک حەقیقەتەوە پێشتر باسم کردوتم ئەمەی کە فۆرمی جیاجان دەوڵەت چی دەکا احتیوایان دەکا ینی باشیان بۆ دەکاتەوە ئەم لە دەرەوە کۆیان دەکاتەوە بەڵام ڕوحی نەتەوە لە ناوەوە کۆی کردوونەتەوە ینی ڕوحی نەتەوە ئەوەیە کە لە مرکزەکەی لە ناوەیە لە ناوەوەی مرکزەکەی ئەوەی پێشتر باسمان کرد وتمانەوەی مادیە مرکزەکەی دەرەکیە بەسەوەی ڕوحیە مرکزەکەی لە ناوەوە ینی دەوڵەت ئەوەی کە وەدیاتوە لە ناو مادە ئیدارەی ئەوە دەکات ئیدارەی ڕوحەکەی ناوی ناکە بەعکسەوە ڕوحەکە لەوێوە ئیدارەی دەوڵەتیش دەکات چونکە دەوڵەت دەبێت شوێن کەوتەی ئەوە بێت کە ڕوحەکە دەکات ئەوەی کە لە ناوە دەکات لەبەر ئەوە دەوڵەت هیچ شتێکی سەپاندنی تیانێت ئەو کاتێک کە دەڵێت دەوڵەت لە کاتێککە میلەتێک دەگاتە ناو دەوڵەت و ئەو تاکە لە ناو دەوڵەتە تەواو دەگاتە ئازادیەکی تەواو ئەلێرەوەیە ئەگەر بێت و بەو شکڵە نەبێ ئەو کولیە لەگەڵ ئەو جزیا یەک نەگرێ ئەو ئازادیە لە ئارانی ئەو کاتە دەوڵەت لە ڕێگەی سەپاندن و هێزەوە حکم دەکات ئەو کاتە دەوڵەت دەبێ شت بە خەڵک بدات و شتیشی لەبسێنێ نەک خەڵک شت بدا بە دەوڵەت و شتیشی لێ وەرگێ ئەمە ڕێک پێچەوانە دەبێتەوە ئەلێرایتر دەوڵەت هێزی نییە بۆ سەرکوتکردن و دەوڵەت زەمینە ساز دەکا بۆ ئەوەی زیاتر زەمینە ساز دەکا و خەڵک تەشجیع دەکا لەسەر ئەوەی کە لەوە تێ بگەن کاتێ ئیرادەی جزئیان لەگەڵ ئیرادەی کولیان یەک دەگرێتەوە دنیایەکی چۆن دێتە ئاراوە و چۆن دنیایەک دێتە ئاراوە کە ئەوان تایە هەست بە غەریبی ناکەن چۆن دنیایەک دێتە ئاراوە کە ئەوان تایە هەر یەکە ئەو ئیشەی هەیە کە تایە هەست بە غەریبی ناکە هەست دەکایشی خۆیەتی ئەلێرەوە دەوڵەتی تر دەبێ خەریکی ئەم زەمینە سازیە بێت تەبانە ئەو قانونانەی کە ئەو دەستورانەی کە دەوڵەتەکان هەیەنە بە درێژایی تاریخ هیگڵ پێی وایە ئەو دەستورانە دەستوری کاتی و هیچ لەو دەستورانە دەستورێکی هەمیشەیی نییە بۆ هەموو سەردەمێک و بۆ هەموو دەوڵەتێک ببێ لە هەر سەردەمێک لەبەر ئەوە ئەم دەستورانەت کاتین ناکرێ سەرچاوەی ڕەوایەتیدان بن لەبەرەوە ئەوەی ڕەوایەتی دەدا دەبێت چی بێ لە هەموو کات و زەمانێکە هەر خۆی بێت و وەک خۆی بێت جا بۆ ئەمە کە دەوڵەت دەستورەکەی بتوانێت ڕەبت بێتەوە بەو سەرچاوەیەوە دەبێت فعلەن دین لە لێرە دەبێتە ئەو سەرچاوەیە
لەبەرەوە لێرە دین بیرکردنەوەی دین ڕەوایەتی دەدا بە دەستور. تەمان ئەو کۆمەڵە شتەیە باسی دەکات دواتر خۆتان دەتوان لە کتێبەکەی دابی خوێندنەوە ئەو مناقەشەی کۆمەڵە مەوزوعی مناقەشەی دیموکراسیش تیش دەکات کە ئەو لەگەڵیان نیە بە تایبەتی دیموکراسیەتی نوێنەرایەتی ئەوەی کە کەسەکان نوێنەرایەتی دەکەن ئەو پێی وایە دەستورێک ڕەوایە کە تاک بە تاکیە و کۆمەلگایە ڕەوایەتی پێداوێت نەک نوێنەرەکانی ئەو کۆمەلگایە ڕەوایەتیان پێداوێت و ئەو دەستورەش کاتێک ڕەوایە کاتێک ئەم تاکانە ئیرادەی جوزئیان لەگەڵ ئیرادەی کولیان کەوتو بێتە ناو یەک بوونەوە. تەمان ئەمە کاتی ئاوابی لە دەوڵەتێکی ئاوا دەکەینەوە بەبێ بیرکردنەوە لە کۆمەلگای ئامانجەکان بەبێ بیرکردنەوە لە مەملەکەتی خودای لای بنیتز بەڕاستی ناتوانین بیر لە دەوڵەتە بکەینەوە. لەوانی تریشە ئەگەر بیرتان بێت هەمووی یەکگرتنی ئەوەی کە جوزیە لەگەڵ ئەوەی کە کولیە یەکبوونی ئەو دوانەیە. دواتر هەر ئەو تاکە کە سیستەم پەیوەندیەکانیان ڕێک دەخا ئەو سیستەمە ناوەکیە دەبێ هەر یەکیان لە لای خۆیەوە بەسرا بێ بە ئەوەی کە کولیە. بۆچی چونکە ئەوەی کە کولیە سیستەمەکەی تایە. یعنی ئەم دەستورە دەبێ لە ناو هەر یەک لەو تاکانە بوونی هەبێت. و ئەم تاکانە خۆیان لەو دەستورە بینەوە. بۆچی؟ بۆ ئەوەی دواتر حکوومەت قانونیان لەسەر فەرز نەکە. ئەوان بەر لەوەی حکوومەت ئەو قانونانە هینکە ئەوان خۆیان لەسەر خۆیان ئەمانەیان کردو بە واجب. کاتێک ئەم تاکە ڕەبت بووەتەوە بە جیانی حەقەتەکانەوە و ئەم تاکە لە کاروکردەوەکانیە خۆی بە پێی یاسایەک هەڵس و کەوت دەکا کە لەسەر خۆی کردووە بە واجب و ئەم واجبە خۆی خستوێتیە سەر خۆی لەبەرەوەی ئەوەی کە ئیش دەکا ئەوە قانونەکە نییە و هێزی دەوڵەت نییە ئیش بەم کەسە دەکا وای لێ دەکە قانونەکە پێڕەوە ئەوە کۆی کە ئێستا هەیە نەخێر بەر لەوەی ئەم قانونە هی ئەم دەستورە هی دەوڵەت بێت و ئەو قەوانینانە هی دەوڵەت بن. لێرە زیاتر دەستورەکە کە یاسا گشتەکانی تایە ڕەچاوی کردووەوە باس دەکرێت. تاوان ئەمە هەمووی لەلای هیگڵ ڕەبتە بە فەلسەفەی حەقەوە مافەوە کە کتێبێکی هەیە لەسەر فەلسەفەی ماف. ئەم کتێبە لە بەشی ئەخیریا باسیە مەوزوعە دەکات لێرە بە گشتی باسی دەکە و لێرە تەبەن ئاماژەیەکیش بە مەوزوعی ماف دەدا باسی ڕەوایەتی ئەو مافە جوزیانە دەکات کە هەڵێ دایما ئەمەی کە جوزئیە دایما شتێکی تر هەیە. یعنی ئەم خۆی وا دەبینێ کە حەقی بەسەر هەموو ئەوانی ترەوەیە بەڵام لە عینی کاتە دایما حەقە گەیە بەسەر ئەو حەقەوە کە جوزیە. ئەڵێ بەڵام ئەو حەقەی کە ئامەکی و خواییە لە سەروی هەموو حەقێکی ترەوە. یعنی حەقە جوزیەکان ئەلێرا لە بەرامبەر ئەوەی کە خواییە حەقە خواییەکەیە بەرامبەر ئەوەی کە کولیە هەمەکیە ئەمانە نەفی دەبنەوە کە ئەمانە نەفی بوونەوە ئەیتر فعلەن ئەو کێشانە نامێنن کە ئەم شێوازە لە دەوڵەت دەیەوێت ڕۆژانە چارەسەریان کە لەناو خەڵکە و چارەسەریش نابنێن هەر بە بەردەوامی تاجیل دەبن بە بەردەوامی دەمێنەوە. شتێکی ئاخر شت کە لەبارەی ئاینەوە هەیە تاوان لای هیگڵ ئاین فەرەزەن تۆ دەوڵەتێکەیە ئەم دەوڵەتە لەوەیەوە دەبێتە دەوڵەتێکی ئازاد کە تاکەکانی بەو بیرکردنەوە ڕۆشت بن بیرکردنەوە ئاینیا ڕۆشت بن. تاوان دواتر ئەم بیرکردنەوە ئاینێ لە فۆرمێکە شێوە دەگرێت هەر وەکو چۆن زمان لە فۆرمێکە زمان فەرزەن بۆ نمونە کورد زمانەکەی شقڵێکی هەیە وەکو عەرەب نییە بامان شێوە ئاینەکەش فۆرمێک وەردەگرێت کە ئەم فۆرمی جوزی ئاینەکەیە و ئەم فۆرمە جوزیە ڕاگوزەرە هەتا هەتایی نییە. ئەوەی کە هەتا هەتاییە ئەوەیە کە فۆرمی گرتووە لەم فۆرمە جوزیە. لەبەرەوە هەر شەعبە فۆرمی دینی خۆی هەیە. ئەگەر فعلەن ئەو میلەتە بوو بێتە نەتەوە فۆرمی دینی خۆی هەیە فۆرمی کۆمەڵایەتی خۆی ئەم فۆرمانە هەمووی یعنی گرنگ نین لێرە فۆرمەکە. بەڵام تەمان دەڵێ کاتێک فعلەن دین تەحەول دەکات بۆ جۆرێک لە تەعەسوب ئەلێرە ئیتر فۆرمەکان گرنگی پێیا دەکەن و کاتە لەسەر فۆرمەکان
جەنگەکە پێیان دەبێت لە کاتێکە ئەسلی مۆزۆ فۆرمەکە نییە چۆن چاکە بکەم ئەمە گرنگ نییە چاکە بکەم فرمانەکە خۆی گرنگە کردنەکەی گرنگە نەک لە چ فۆرمەکە دەیکەیت ئەم فۆرمە ڕەبتی بە نەتەوەکانەوە جا شتێک لەو بارەیەوە تەمان ئەم فۆرمانە دەچێنرێن فۆرمەکان تۆ دەتوانی کۆمەڵی هەڵسوکەوتە دەتوانی لەناو تاکا بیچێنی بەڵام حەقیقەت ناچێنرێ لەناو تاکا حەقیقەت خۆی لەناو تاکە هەیە خۆی دەبێت بیدۆزێتەوە و ئەلێرەوەیە ئەو دەڵێت دین ئەگەر دەوڵەتێک بی لەوە بکاتەوە بۆ ئەوەی بەرەو ئەوە بڕۆم با دین لەناو خەڵکا بچێنم ئەڵێ ئەمە زۆر زۆر هەڵەیە بۆچی چونکە دین لەناو خەڵکا ناچێندێ و دین بەرهەم نایەندێ کەس ناتوانێت بەرهەمی بێنێ دین خۆی بەرهەم بێنێ یعنی چی خۆی بەرهەم بێنێ یعنی ئەو دینەی کە لە ناومانە هەیە کە عیبارەتە لەو حەقیقەتانی کە هەن و لەناو قوڵاییەکانی ئێمە هەیە ئەوە بەرهەم دێنێ کە لە فۆرمێکا دەردەکەوێت ئەو دینە جزئیەی کە دەوڵەتێک پێویستێتی و ئەلێرەوە ئێمە تێدەگەین فۆرمەکان فۆرمی ڕاگوزەرن و هی سەردەمێکن و لەو سەردەما ئەو فۆرمانە ئاین لەو فۆرما شێوەی گرتووە و دەدرەوشێتەوە و ڕۆحی تەبەن نەتەوەش ڕۆحی گیان لە ڕێگەی ڕۆحی نەتەوە لەناو ئەو ئاینا شکل دەگرێ و دەدەوشێتەوە هەر وەک چۆن لەناو هونەرەکەیە لەناو فەلسەفەکەیە لەناو سیاسەتەکەیە لەناو هەر شتێکی تیشە تەبەن لای هیگڵ ئەمانە هەمووی کولێکن بەسراون بە بنەمایەکەوە و ئەگەر ئێمە ئاوا بە جاجا سەیرانکەی بە شانێکی پەرتوگڵاو سەیران دەکەین بەڵام ئەمانە هەمووی بە یەکبوونێکی ناوەکی یەکن لە ناو یەکبوون ئەمە جۆرەکە لە یەکبوون لە ناو جیاوازیە یعنی ئەوەی یەکە لە ناو هەموویانە هەر خۆیەتی بەڵام بە فۆرمی جاجە نەتەوە چییە؟ نەتەوە عیبارەتە لە کۆی ئەم کولتورە جاجیانەی کە هەن کە هەمووشان بەسراون بەچیەوە بە یەک بنەماوە کە ئەو بنەمایەش عیبارەتە لە ڕۆحی نەتەوە تەبەن دەوڵەتیش کۆکەرەوەی چییە؟ هەموو ئەمانەیە کە لە ڕۆحی نەتەوە شێوە دەگرن و دەوڵەت چوارچێوەیەکیان بۆ دادەنێ بۆ لە خۆگرتن نەک بۆ تەحدیدکردنی دەوڵەت نایە تەحدیدکە ئەوە چۆنە ئەوە چۆنی ئەوەی تەحدیدی دەکا هونەر چۆن بێ ئەو ڕۆحەیە نەک دەوڵەت لەبەر ئەوە دەوڵەت تەنها زەمینەیە زەمینەی دەرکەوتنی ڕۆحەکەیە و ئەو مادەیەیە کە ڕۆح تایە پلانەکەی خۆی جێبەجێ دەکات